لە سنووری مەڵبەندی هەڵەبجە کۆبوونەوەی گشتی بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵ بەڕێوە چوو. زیاتر لە 1000 ئەندامافی بەشداری لە کۆبوونەوە گشتەکە هەبوو. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەش دەڵێت کۆبوونەوەکان بەباشی بەڕێوە دەچن و هیچ کێشە و گرفتێکیان نییە. سپاس بۆ خی گەورە ئیشکارەکان باش بەڕێدەچن، هەموو یشێکیش بای خۆی گرفت و کێشەی هەیە تەکنیکی و مرۆیی، بەڵام سپاس بۆ خی گەورە ئیشەکان باش بەڕێدەچن. ئەندامانی کۆمەڵ بە دڵسۆزیەوە بەشداری کۆبوونەوە گشتەکانیان کردووە و ئومێد دەکەین کە لەو مەڵبەندانەی کە داهاتووشکەماون بەو گەرم و گوڕی و بەو دڵسۆزی و بەو پەرۆشەیە کە ئەندامان لە مەڵبەندەکانی سۆران و هەولێر و هەڵەبجە بینیمان ئینشاڵڵا بۆ گەرم و گوڕیەوە بەشداری دەکەن لە کۆبوونەوەی گشتەکانی داهاتوو لە کۆنگرەی داهاتووی پێنجەمی کۆمەڵ دادگەری کوردستان. ئەندامانی کۆمەڵ دەڵێن هیوایان بە کۆنگرە هەیە و ئومێدەوارن چاکسازی ڕیشەی و گۆڕانکاری باش بکرێت بۆ زیاتر بەرەو پێشبردننی حیزب بە شێوەیەکی گشتی و کۆنگرە ڕاوپێژنیارەکان بەهاند وەربگرێت. طبعا گرنگە ڕاوبوچوونی ئەم ئەندامانی کۆمەڵ کە ئێستا لێرە ئامادەن بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنگرە، طبعا ئەو ئەندامانێکی دڵسۆز و چالاک هەڵەبژێرن بۆ ئەوەی ڕاوبوچوونیان بۆی پێشنیارەکانە لە کۆنگرە جێدەستی خۆیان دیاری کرد. لە کۆنگرەی پێنجەم بەو ڕاوبۆچوونانە ڕای ئەندامانی کۆمەڵ وەربگیرێت و بخرێتە بەر بەرنامەی کارەوە بۆ داهاتوو ئینشاڵڵا کۆنگرەیەکی سەرکەوتوو و کۆنگرێکی نەوەعی بێت و کاروباری کۆمەڵ بچێتە پێشەوە بەو کۆنگرەی ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکا ببینین ئینشاڵڵا. کۆمەڵێک ئیش و کارمان بەنجام گەیاندووە بۆ ئامادەکردنی کۆبوونەوەیەکی گشتی و هەروەها هەڵبژاردننی ئەندامی کۆنگرەی پێنجەم بۆ هیوایان ئینشاڵڵا کۆنگرەی پێنجەم ببێتە جێ هیوا ئومێد بۆمان و هەموو ئەو هیوا ئاواتانی کە هەمانە لەناوخۆی حیزبە لەم کۆنگرەیە بێتە دی. لە سنووری مەڵبەندی هەڵەبجە کۆبوونەوەی گشتی لە قەزای خورماڵ و ناحیی سیروان بەڕێوە چوو. لە کۆبوونەوە گشتەکان بەشدار بووان نوێنەری خۆیان بۆ کۆنگرە هەڵدەبژێرن. وڵا دیارە خۆی کۆنگرە لە ناو حیزب 4 ساڵ جارەیە بەسرە بۆ نوێبوونەوەیە. ئێمەش ئومێدێکی زۆرمان هەیە و ئامادەبووان ئومێدێکی زۆریان هەیە کە کۆمەڵی دادگەری لە کۆنگرەی پێنجەما گۆڕانکاریێکی ڕیشەی و چاک ئەنجام بدات و کارەکانی بەرەو پێش ببات. بۆ ئومێدەوار ئینشاڵڵا کۆنگرە بتوانێت گۆڕانکاریێکی نەوعی لە گشت سێکتەرەکانی حیزبدا ئەنجام بدا و ئومێدی تەواوەتیمان بەوەی ئینشاڵڵای لە داهاتووە دەرەنجامی باشی ئەبێ و گۆڕانکاری ڕیشەی ڕوئەدا و خوازیارین بەڕاستی کۆنگرەیەکی نەوعی بێ و ئەندامان سەرنج و تێبینەکانیان بەهەند وەربگیرێ و سوپاس بۆخوای پەروەردگار لێرە لە کەشێکی برایانەیە نوێنەری خوشکان و برایانی هەردوو ئەنجومەن دیاری کرا. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە سنووری سێ مەڵبەند کۆبوونەوە گشتەکانیان بە ئەنجام گەیاندووە. لە کۆبوونەوە گشتەکان ڕاو پێشنیاری ئەندامان وەردەگیرێت و لە کۆنگرە گفتوگویان لەسەر دەکرێت. ئامادەکاریەکان بۆ پێنجەمین کۆنگرە بەردەوام دەبن و لە ڕۆژانی ئایندەدا لە سنووری مەڵبەندەکانی دیکە کۆبوونەوە گشتەکان ئەنجام دەدرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.